لێرەدا دەستگیرکردنی دوو بکوژ ڕادەگەیەنرێت. دوو لە بکوژانی حوسێن مەلا ئەحمەد ئەو هاوڵاتیەی کە شەوی حەوت لەسەر هەشتی مانگی پێنجی ڕابردوو لە کێڵگە پەلەوەرەکەیدا لە گوندی گورگەی شاماری سنووری چەمچەماڵ لەلایەن خێزانێکەوە کە کاریان لە کێڵگەکەیدا دەکرد کوژرا. وە خۆشببختانە لەلایەن هێزە ئەمنیەکان بە تایبەتی بەشی بەڕێوەبەراتی ئۆپراسسیۆنی سلێمانی و هەروەها بەڕێوەبەراتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی دەستیان کرد بە بەدواداچوون و لێکۆڵینەوە لەسەر بڕیاری بەڕێزدا دووەر. خۆشببختانە دوێنێ دوو تۆمەتباری سەرەکی لە پارێزگای دیالە دەستگیر کران بە هەوڵ و ماندووبوونی دەمەوێت لێرە ئاماژەی پێ بدەم بە هەوڵ و شەونخوونی هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم و کە پێک هاتبوون لە بەڕێوەبەراتی ئۆپراسسیۆنەکانی دەستگای ئاسایشی هەرێم هێزەکانی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکانی سنووری پارێزگای دیالە بە تایبەت هێزەکانی ئاسایشی نیشتیمانی. هێور کوڕە بچووکی حوسێن مەلا ئەحمەدە لەو کاتەدا کە باوکیان کوشت تاکە شاهێدی ڕووداوەکە بوو. بەهۆی کوشتنی باوکەوە نزیکەی 4 مانگە لە دۆخێکی خراپدایە، بەڵام هەواڵی دەستگیرکردنی بکوژانی باوکی لەم دۆخەی دەرباز کردووە. زۆر دڵخۆشم بەم کاری کە ئەنجامدا ئەم بکوژانیان دەستگیر کردووە. زۆر سوپاسی هێزە ئەمنیەکان دەکەمە ئیدارەی شار بۆ بە تایبەتی کاکوبات تاڵەبانی کە بەدە ئەم کارۆ هاتووە زۆر سوپاسی دەکەم. پەیامێکی تایبەتیم ئاراستی کاک بافڵ کرد بۆی کە هەستن بە ئەنجاندانی گرتنی ئەم بکوژانە. دیارە پەیامەکەمانی پێگەیشتۆ سوپاسیەکەم و بەڕێز کاکوبات تاڵەبانی تایبەت پێشوازی لە بنەماڵە کرد و چوونە خزمەتیان و پەیامەکەمان پێگەیان و بەڵێنی گرتنی ئەم بکوژانی پێداین. دووبارە سوپاسیان ئەەکەینەوە، بەڵام لەسەر و هەمویانەوە سوپاسی هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی بەگشتی و سوپاسی خەڵکی چەمچەماڵ بە تایبەتی دەستی یەک بە یەکیانە کوژین چاوێن ماچەکەین وەکو ئەوە وایە ئێستا ئەم شەو براکەی ئێمە ئەم ڕۆبراکەی ئێمە لەدایک بوو بێتەوە هات بێتەوە ناومان. ئەو کەسانی حوسێن مەلا ئەحمەدیان کوشت بە نەتەوە عەرەب بوون و خەڵکی پارێزگای دیالە بوون. دوای کوشتنی حوسێن گەڕانەوە بۆ دیالە، بەڵام هێزامنیەکان چاویان لەسەر ئامانجەکە هەڵنەگرت تاوەکو هێزێکی بەڕێوەبەراتی ئۆپراسسیۆنەکانی دەستگای ئاسایشی هەرێم و ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی بە هەمانگی هێزامنیەکانی دیالە لە سی ئابدا توانیان بگەنە شوێنی بکوژەکان و دوو لە بکوژە سەرەکیەکان دەستگیر بکەن کە کوڕ و باوکن. کارۆن محەممەد کورد ساد نیوس قەزای چەمچەماڵ.